حاڵەتە هەنایەکان بوون تەنها یەک مردویان حاڵەتە ڕووداوەکان بووە. ئەمە ئاماری سێ ڕۆژی جەژنی ئەم ساڵ بوو و هیوادارین ڕۆژەکانی تر سادەکانی تر هەموو هاوڵاتیان سەلامت بن و ئەگە پرسیارێکە بە جوای بینێت. بەڵێ دیارە ئەو حاڵەتانی کەینە ناو نەخۆشخانەی شار و پێش نەخۆشخانە مردوون ئێمە لای خۆمان ئەژماری ناکەین ئەوە ئەچێتە سەر ئاماری توبعانی. ئەو تەفاسیلەی ئێستا ناتوانم بەڕاستی ڕایگەێنم بەڵام ئەتوانین بڵێن تقریبەن بە تێگڕای بڵێن بە تێگڕای نەخۆشەکان یەک لەسەر پێنجیان پێگاتبوون لە غەیرە کورد. ئیتر ئێمە نازانین گەشتیار بوون یا گەشتیار نەبوون بەڕاستی. بەڵێ ڕووداوی هاتچۆکان زۆربەیان گەشتیار بوون. زۆر سپاس.